لە چوارچێوەی سەردانەکەیدا بۆ دەڤەری ڕاپەڕین هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لاهور شێخزەنجی سنووری قەزای پشدەری بەسەر کردەوە. لە دەستپێکیشدا لە کۆمیتەی قەندیل چاوی بە هەواڵان و کادیرانی سنوورەکە کەوت و گوێی لە داخوازی و داواکاری کادیران گرت. دواتریش لە کۆمیتەی پشدەر لە قەڵاتزێ بە جۆش و خڕۆشەوە بەگەرمی پێشوازی لە هەواڵی هاوسەرۆک کرا. لە وتەیەکیشیدا ڕۆڵ و خەبات و تێکۆشانی خەڵکی سنوورەکەی لە شۆڕشی نوێدا بەرز نرخاند و تیشکی خستە سەر ئەجەندا و سیاسەتی نوێی یەکێتی. سەردانی لاهور شێخزەنجی بۆ سنوورەکە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان بەدەست چەند قەیرانێکی ئابووری و سیاسی دەناڵێنێت و هاوڵاتیانی سنوورەکەش ئەم بەدەنگەوە هاتنی هاوسەرۆک بۆ خەڵکی سنوورەکە بەرز دەنرخێنن. ئەم دەرفەتە بۆ بەڕێزیان و بۆ هەم خەڵکی دەفەری پشدەر بە گرنگی دەزانین بەڕاستی هاتنی جیانابیان لەو کاتەدا بۆ پێویستیەک بوو بۆ پشدەر بە تایبەتی دوای کۆنگرا. گەڕانەوەی خوێنێکی تازەیە و ئومێدێکی زیندویە بۆ یەکێتی و یەکێتەکان بە یەکێتەکان بۆیان دەرکەوت کە ئێستا دەستێکی بەهێز سەرۆکێکی بەهێز لە لوتکەی یەکێتیدایە. سنووری پشدەر خاوەن مێژوویەکی پرسەربەری و تێکۆشانە لە مەیدانی خەباتی سیاسی و چەکداریدا و شوێنی لانکە و حەوانەوەی پێشمەرگە و خەبات گێڕانی پێشوو بووە. هەر بۆیە یەکێتی و هاوسەرۆکانی یەکێتی سەردانی کردنی سنوورەکە و بەدەنگەوە هاتنی داخوازیەکانی خەڵکەکە بە ئەرکی خۆیان دەزانن. ئادەماودەل گەلی کوردستان قەزای پشدەر.